بەرسام داڵانێکی سەرسەختنی کەمەر فراوان بێدرەختنی واتش بێدرەختیم خواڵەی کردن دەرەخت جەلاو من تااقەت نەبەردان. بێنەرانی ئازیز و خۆشەوی سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش خۆشحاڵ و شادومانم کە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی بانێژە. گفتوگۆی ئەمجارەی بەرنامەی بانێژە بابەتێکی جیاواز و جدی و تایبەت دەبێت دەربارەی کللتور، هونەر، فۆلکلۆر، گۆرانی، شعری فۆلکلۆری ڕەسەنی هەورامان کە لە چوارچێوەی ئیشێکی تایبەت و کۆکردنەوە و لێکۆڵینەوەی لەسەر نووسینێکی تایبەتی زۆر بەڕێز شاعیر و نووسەر مەمەستا نەبەز هەورامیە لە چوارچەوەی کتێبێکا بە ناوی عشقی زێد و سروش لە گۆرانی هەورامیدا گفتوگۆەکەین دەربارەی شعری فۆلکلۆری هەورامی و ئایا توانین بڵێن شعری فۆلکلۆری هەورامی توانیوێتی گەنجینەیەکی باش بێ بۆ پاراستنی گۆرانی هەورامی یان بە پێشەوانەوە گۆرانی هەورامی توانیوێتی گەنجینەیەکی باش بێ بۆ پاراستنی شعری فۆلکلۆری هەورامان عشقی زێت یان با بڵێن سروشت یان بە چەمکە گشتی و خۆمانەکە وەتەن نیشتیمان لەش گۆرانی هەورامیدا پرسی زێت، پرسی سروشت، پرسی مەرگ و وەفا و مەیل و چەند پرسێکی تری تایبەت بەم دۆخە کە لە چوارچێوەی کتێبەکەی بەڕێزیانە کە چاپ کراوە لە بەردەسایە گفتوگۆەکەم لەگەڵ زۆر بەڕێز وەکوتم شاعیر و نووسەر مەمەستا نەبەز هەورامی مامۆستاگیان سڵاوت لێبێ و زۆر بەخێر بێت. زۆر سپاس بۆ جەنابتان، سپاس بۆ بەرنامەکەتان و بۆ هاوکارانی بەرنامە. مامۆستا چێ گۆرانی هەورامی بە فۆرمە گشتەکەی و هەروەها شعری فۆلکلۆریش بۆ دەوڵەمەندی کە هەیە لە ناو ئەدەبیاتی کوردیە و هەورامان وەک پانتایەکی جیاواز و وەک با بڵێن خاوەن کللتورێکی دەوڵەمەند و دانسقی جیاواز کرێ بڵێن ئیشێکی زۆری لەسەر نەکراوە کەمتر ئاوڕێ لێ دراوەتەوە بەتابەت لە مەجای ئەو ئەدەبیاتی کە پێوترێ ئەدەبیاتی دەموات چێ ئەدەبیاتی زارەکی یا ئەدەبیاتی فۆلکلۆر بەتایبەت لە مەجای شعرەکەیە ئەم هەوڵەی بەڕێستانەکرێ بە هەوڵێکی جدی ناوی بەرین. پێم خۆشە باسم لە ئەدەبیاتی زارەکی یا با بڵێن ئەدەبیاتی فۆلکلۆری هەورامان بکەیت پانتاییەکەی دەست پێ ڕاگەیشتنێت ئەوەندەی تاقیت کرد بێتەوە بەتابەت بەشی شعرەکەی دەوڵەمەندیەکانی قوڵاییەکەی سەرنجت چێ لەسەر شعری فۆلکلۆری هەورامان ئەوەی کە بووتە بابەتی لێکۆڵینەوەکەی بەڕێزت کە چوەتە ناو شعری گۆرانی هەورامیەوە. بەناوی خوای میهرەبان بێگومان کە من ئەو ناونیشانم بۆ کتێبەکە هەڵبژاردووە عشقی زێد و سروشت لە گۆرانی هەورامیدا من چوومەتە ناو با بڵێن ناو گۆرانی هەورامیەوە کە بەشێک لەو گۆرانیانە چ وەکو ئاواز ئەکرێ بڵێن یعنی فۆلکلۆر بن دەما و دەم مابنەوە چ وەکو ناوەڕۆک و وەکو بەیتە شێعرەکانیش بە هەمان شێوە کۆمەڵێک لەو بەیتە شێعرانە کە لە گۆرانیەکانە وتراون ئەکرێ بڵین فۆلکلۆرن دەما و دەم یعنی گۆرانی بێژەکان هەموو پاراستویانن و تویان نەتەوە ئەگەرچی یعنی من وا ئەزانم کاتێکی مەڵین فۆلکلۆر لەوە چێ هەندێک بەیتی جۆرێک لە ئەوە نییە یعنی لاوازی لە ڕووی هوەرەوە لە ڕووی ناوەڕۆکەوە بەڵام لە ڕاستیە بەو شێوەیە نییە بەتایبەت لە فۆلکلۆری ناوچی هەورامانە من هەستەکەم کە ئەو بەیتانەش یعنی کە بە فۆلکلۆر ناو ئەبرێن لە ڕووی فۆرمەوە لە ڕووی ناوەڕۆکەوە لە ڕووی هوەرەوە لە ڕووی ئیقاع و مۆسیقاوەتە یعنی لەم ڕوانەوە هەست ئەەکەم یعنی تایبەتمەندی زۆر جوانیان هەیە یعنی بەیتەکان زۆر هوەری ترن ئیقاع و مۆسیقایەکی جوانتریان تایە شعریەتێکی زۆریان تایە ئەتوانم بڵێم یعنی تام و چێژی مەولەوی سەیدی شاعیرە گەورەکان بێسارانی هەموو ئەوانیش بەو جۆرە بەیتانەوە دیارە بەو جۆرە شعرانەوە دیارە کە پێیانەوە ترێ شعری فۆلکلۆر ئەنجا من پێویست بوو لە ڕاستی ئەو گۆرانیانەی کە پەیوەندی بە ناونیشانی کتێبەکەی منەوە هەیە دیارە من قسەم لەسەر ئەو ناونیشانە کردووە زیاتر و ئەو بابەتانی تری گۆرانی هەورامیژ یعنی بەشێکی زۆریان لەو بەیتانیان و تۆتەوە چه گۆرانیەک کە باسی خۆشەویستی و عشق بکە چه ئەو گۆرانیانەی کە باسی خۆشەویستی زێد و سروشت و یان ئەو گۆرانیانەی کە لاوانەوەن بۆ خاک و بۆ کارە ساتەکان ویان ئەو گۆرانیانەی کە لە ڕێو ڕسمەکانە وتراون ئەمانە هەموو یعنی هەر هەمویان کۆمەڵێک بەیتیانتیایە کۆمەڵێک شعریانتیایە ئەم شعرانە ئەکرێ بڵێن یعنی فۆلکلۆر بن ئەکرێ بڵین یعنی دەما و دەم ئەو شعرانە هاتمن خاوەنەکەیان دیار نەبێ یان ئەوە بێ کە ئەم بەیتە شعرانە هیچ شاعیرێکی دیاریکراو نەبوون وەکو ئەوەی کە من
چوومەتە ناو گۆرانیەکانەوە یعنی ئەوم دیاری کردو بۆ نمونە شعری مەولەویە ئەم بەیتەی مەولەویە یعنی ئەگەر گۆرانیەکەش بە تەواوی شعری شاعیرێک نەبوو بێ زۆر جار خۆ دەزانی لە گۆرانیەکە شعری ئەم شعری شاعیرێکی تر شعرێکی فۆلکلۆر من هیچ نەبێ یعنی ئەوەشم بە پێویست زانیوە کە بڵێم ئەم شعری فلان شاعیری بڵێ جەم کردوێتەوە کامەی فۆلکلۆرە و کامەی شعری ئەوەندی کە توانی بێتم ئەمەش فۆلکلۆرە یانەوە تا ئیشارەتم بەوە کردو ئەم شعرە گۆرانی بێژەکە خۆی داینەوە یعنی جاری وایە گۆرانی بێژی هەورامی لە کاتی وتنا بەیتێک بەسەر زمانیە یان چەند جار ئەو شتەڕێک کەوتووە یان هەندێک دۆست و هەندێک هوەر دۆست و هەندێک کەسێک کە کۆمەڵێک کەس کە بە شاعری ژنە ناسراون توانی ویانە کۆمەڵێک بەیتە شعر کۆمەڵێک شعریان کۆمەڵێک دێڕە شعر تا بنێن ئەو گۆرانی بێژانە کردویان بە گۆرانی و وتویانێت کەواتە توانین بڵێن سێ جۆرمانەیە مامۆستا جۆرێکیانەوەن کە دەماودە ماونەتەوە خاوەنەکەیان دیار نیە جۆرێکیان هی گەورە شاعران کە دیوانی چاپکراویان هەیە ئەکرێت جۆرێکیشانی کۆمەڵە کەسانێک بن کە خۆیان توانای دانانی دێڕە شعر یا بەیتە شعریانە بۆ بێ بەڵێ هەندێکیشیان هی گۆرانی بێژەکان خۆیان زۆر باشە چەند خوێندەواریش بوو بن یعنی هەمویان وازانم هەمویان توانی ویانە کۆمەڵی بەیتە شعر کۆمەڵێک یعنی چەند بەیتێکی جاری وا بوو بەسەریەکەوە یا هەتا توانی ویانە گۆرانیەکی تەواو خۆی شعر بۆ گۆرانیەکەی خۆی زۆر باش مامۆستا نمونەی لەو جۆرانە مەسەڵەن مامۆستا عوسمان هەورامی عەتا زەڵمی کێن ئەوانەی کە مەسەڵەن خۆیان توانیویانەوەی دەستە پێ ڕاگەیشت بێ خۆیان شعرەکە دابنێن ینی لە ئانووساتی گۆرانی وشنەکەیان بەڵێ وەڵاجا وازانم یعنی کەم گۆرانی بێژیان نەبێ نەیتوانی بێ ئەو جۆرە بەیتە شعرانە دابنێت یعنی ئێستا بۆ نمونە عوسمان کەیمنەیەک و کۆمەڵێک گۆرانی هەیە تەڵەن هەموویان یعنی گۆرانیان هەیە بۆ نمونە یعنی ئێمە ئیشارەت بە هەندێک لەو گۆرانیانی عوسمان کەیمنەیە بکەین ئێستا ئەو گۆرانی کە دوای ساڵی 1970 بۆ چۆڵکردنی هەورامان بۆ ڕاگواستنی هەورامان لەسەر دەستی ڕژێمی بەعس هەندێک لەو بەیتانە ئەتوانم بڵێم عوسمان کەیمنەی خۆی داین ئەوەیشی ڕۆڕۆقی کە بۆی کردوون بەڵێ دیسان بەزمەکەی من ئەم بەیتیان ناڵێم بێگومان بەڵام گۆرانیەکە تقریبەن بەمە دەست پێەکە ئەتوانم بڵێم ئەم بەیتە کاریگەری بەیتێکی سەیدی هەورامی لەسرە ئەوەیان بە تایبەت کوگا و خەمەکام هۆرگیر و بەکۆڵ بەروش هەوارگەی هەورامانی چۆڵ سەیدی هەورامی ئەڵێ با کۆگای خەمان هۆرگێرمی بەکۆڵ بەرمش هەوارگەی کۆساڵانی چۆڵ شتێکی لەو جۆرەیە ئەم نمونانەیە عنی زۆرن یعنی جەمیل ئەحمەدی بە هەمان شێوە هەندێک بەیتی هەیە هەر تایبەتە بە خۆی دایناوە حەمەسێن کەیمنەی یعنی کۆمەڵێک بەیتێ خۆی ئەتا زەڵمیش بەشێکی زۆری گۆرانەکانی خۆین چونکە توانای جۆرەکە بەڵێ ئەو کۆمەڵێک ئەنجام بێژگەل لەوە کە خۆی دایناوە بەشێکی زۆریش هەندێک لەو شاعیرانی دەوروبەری هەر ناوچەکەی خۆیان شعریان بۆ داناوە وەکو ڕەحیم وەیلان و کەسانی تر و ئەمانە توانیوێتی ئەو شعرانش کاتا ئاوازیان بۆ دابنێویان ئاوازی تر وەربگرێت و بیان کە بە گۆرانی هەمویان ئەو گۆرانیانەی کە بە تایبەت یعنی پەیوەندی بە بابەتەکەی منەوە هەیە توانم بڵێم هەمویان توانیویانە بەیتە شعریان چەند بەیتە شعریان کۆمەڵێک با بڵین بەیتە شعر دابنێن لەو جۆرە گۆرانیانەیە بیانڵێنەوە یعنی ئەوەی کە بە تایبەت یعنی جارە هەربەر لەو کارەساتی چۆڵکردنی هەورامان هەر پێشتریش یعنی لە وەسف و ستایشی سروشتە یعنی کاتێکە هەورامان لە ژیانی ئاسایی خۆیدایە ئێمە کۆمەڵێک شعرمانەیە ستایشی ئەو جوانیانە کار لە ڕاستیە هەموو شاعیرەکان دیسان توانیویانە لەم جۆرە بەیتانیان ببێ کە ستایشی ئەو جوانیانە ئەکە هەر یەکە لە شوێنە نزیکەکانی خۆیانە و دوایی بۆ تەواوی هەورامان لەم جۆرە بەیتانیان هەیە مەڵێ مامۆساوی کە سەرنجت دابێت لێرە لە کتێبەکە عشقی زێد و سروش نووسراوە لە دەروی عشقی زێد و سروش چ جۆرە مۆتیڤێکی تر یا چ جۆرە بابەتێکی تر لەناو ئەو شعری فۆلکلۆریە ڕەنگیاوەتەوە کە پاشتر بۆ بە گۆرانی هەورامی بەڵێ وەکو گۆرانی هەورامیش وەکو گۆرانی ناوچەکانی تری کوردستان ئەو گۆرانی کە پەیوەندی بە خۆشەویستیەوە هەیە با بڵێن بە خۆشەویستی نێوان دوو ڕەگەزەکەەوە ئێمەش لەم بوارە شار بێگومان یعنی کۆمەڵێک بەیتی زۆرمان هەیە یعنی کۆمەڵێک بەیتی فۆلکلۆری جوان و بەرز یعنی کە لەو گۆرانیانەیە وتراونەتەوە و ئەتوانم وەکو لە سەرەتاوەشەوە ئاماژەیەکم پێ کرد ئەم بەیتانە بەڵام تایبەتمەندی خۆیان هەیە لە ڕاستیە وەکووتم لە ڕووی ناوڕۆکیش ئەمانیش یعنی لە ڕووی فۆرم و لە ڕووی ئەوانەوە تا یعنی مانای بەرزی زۆر جوان مانای ئینسانی یعنی لەو بەیتانەیە
ئینسان هەستی پێەکە وەکووتم بێژگە لەلایەنە هوەریەکە بەڵێ یعنی ئەوە بەشێکی ترە لەو بەشانەی کە با بڵێن مەسەری خۆشەویستی نێوان دوو ڕەگەزەکە. دواتر ئێمە گۆرانی عیرفانیمان هەیە لە گۆرانی عیرفانی شاک کۆمەڵێک لەو لە بەیتی شیعری لە گۆرانیەکانە وتراونەتەوە لە ڕاستیە زۆر دەرناکەوێ یعنی خاوەنی ئەم بەیتان هەندێکیان ڕاستەی شاعیرەکانن هەندێکیان گۆرانی بێژەکان خۆیان دایان ناون بەڵام لە ناو ئەدەبیاتی عیرفانیە ئەمانش دەماودەم هاتوونی ینی لە سەرتاوە بێگومان لە سەرتاوە خاوەنیان هەبوو چونکە وەکو بڵێ تعبیر لە هەستێکی قوڵ تعبیر لە با بڵێن عیشقێکی قوڵ یعنی بۆ خوداوەند عیشقێک بۆ با بڵێن خۆشەویستی پیران و پێغەمبەران سڵاوی خۆیان لێ بێستایش کردنیان بە هەمان شێوە لەمانەشە یعنی ئێمە کۆمەڵی بیتمانەیە کە دەماودەم وتراونەتەوە ئەکرێ هەندێکیان یعنی پێیان بوترێ فۆلکلۆر بەس بۆکو وتم نەک ئەو وشەی فۆلکلۆرە بۆ مانایە کە لە بەرچاوی ئێمە هەیە کە وەکووتم لە ڕاستیە ینی بیتەکان لە ڕووی ناوڕۆک و فۆرمیشەوە زۆر بەرز و زۆر تایبەتمەندی خۆیانیانەیە گۆرانی ڕێوڕسمەکانمان هەیە بە هەمان شێوەی مامۆستا ڕۆستەم لە کتێبەکە سروتە ئاینیەکانی هەورامانە باز لە گۆرانی ڕێوڕسمەکانەکە ئەو بۆ نمونە ینی گەلکاریەکان لە ناو باخایان هەر ڕێوڕسمە ئاینیەکان ڕێوڕسمی بوو گواستنەوە ئەم ڕێوڕسمانش هەموو یعنی خۆیان کۆمەڵێک بەیتی دەماودەم وتراویان تیاوتراوەتەوە باڵەوە یاران بەڵێ هەتا توانم یعنی ئاوازەکانی هەر تایبەتن بەوە ینی بۆ نمونە کۆمەڵی ئاوازمانەیە تایبەتە بە ڕێوڕسمی بوو گواستنەوە کۆمەڵی ئاوازمانەیە تایبەتە بە ئیشوکاری باغداری و ئەوانە کۆمەڵێک بیتمانەیە یعنی پەیوەستە بە با بڵین وەکو یعنی ئەو ڕۆیشتن بۆ شاغ و کەژ و کێ و ئەوانەی کە بڵین لە بەهارانە بە تایبەت جۆرێک لە ئاهەنگ و جۆرێک لە ڕێوڕسم ساز کراوە یان ئاهەنگی تر ینی خۆشی تر دەربڕینی شادیەکان ئەمانش دیسان کۆمەڵک بیتی تریانە ئەمانە یعنی هەموو بوارەکانی گۆرانی هەورامی هەموو بەشەکانی گۆرانی هەورامی هەر هەمویان لەم جۆرە بەیتانیان هەیە کە ئەکرێ پێیان بڵین فۆلکلۆر. زۆر باشە ماڵسان حەسە بەوەی کە ئاگادارێکی باشی دنیای عیرفانیت و لە ناویدا عیرفان لەو جیهان بینی شاعری هەورامەیە وەک دیارە ڕوونە لە پرسی ئەدەبیاتی نووسراوی ئێمە شاعرانی وەکو مەولەوی و بێسارانی و گەورە شاعران ڕەهندێکی عارفانەی تایبەت و قۆڵ و خاوەن پێگەیان هەیە لە ناو ئەدەبیاتەکەی بەگشتی بابەتی پرسی عیرفان یا خوداناسی یا جۆرێک لە خۆشەویستی خوددا و پێغەمبەر و پیران و ئەولیاکان و ئەوەی کە باز دەکرێت ئەمە لە ناو ئەدەبیاتی با بڵێن گۆرانی یان شاعری فۆلکلۆری یا با بڵێن گۆرانی هەورامیان چۆن ڕەنگی داوەتەوە هەمان ئەو مانا و مەدلول و ڕەهەندە قوڵانەی هەیە یان چۆنە مەسەلەن بابەتەکە وەسفی پێغەمبەرە وەسفی ئەولیاکانە مەسەلەن شێخەکانی هەورامان مەسەن لەو پرسانەیە چۆن ڕەنگیان داوەتەوە پرسی حەجکردن وەکو ئەزانین سەردەمانی خەڵک سەفەرێکی دوور و درێژی کردووە کرێ وەکو ئێستا کەرسەکان وان نەبوو بەنانی ئەم مۆتیڤە وردانەی وەکو خۆشەویستی و مۆزوعی حەج و لاوانەوەی پێغەمبەر و گردون گردان و ئەمانە چۆن لە ناو ئەدەبی گۆرانی ئەمە ڕەنگیاوەتەوە کووەکەی عەرەفات تا جەبەل ڕەحمە کرد هاوارکەران خوا عەفوە ئەمەی پرسیارەکە لەبارەی حەجەوە ئەم بەیتەی بیرخستمەوە کە کۆمەڵی بەیتی تریشی عین تعبیر لەو خۆشەویستیەکەن بە هەر حاڵ بگەڕێمەوە بۆ سەرەتای پرسیارەکەی جەنابەت گۆرانی هەورامی وەکو گۆرانی وەکو سیاچەمانەش بە تایبەت سیاچەمانە یعنی توانم بڕێم ڕگوڕیشەیەکی زۆر قوڵی دینی هەیە یعنی هەر بۆ پێش ئیسلام ئەگەڕێتەوە ئەو ڕگوڕیشە قوڵە دینیە یعنی ئەکرێ بڵین لە سەردەمێکە بە تایبەت سیاچەمانە گۆرانی یان سروتێکی دینی بوو بێ لە ڕاستیە ئەو ئاوازی پاڕانەوە بوو بێ ئاوازی ڕاز و نیازکردن بوو بێ لەگەڵ خوای گەورەیە ئەنجا ئەمە یعنی وردە بە بەردەوامی پارێزراوە یان لەناو ئاینی ئیسلامیشە عیرفان توانی وێتی ئەم لایەنی دینداریە ئەم پەیوەستبوونەی سیاچەمانە و گۆرانی بە ئاینەوە عیرفان توانی وێتی ئەمە بپارێزێ و تازەی کاتەوە و لە ناو فۆرمی عیرفانە بە جۆرێکی تر ئەم گۆرانی ئەم جۆرە سیاچەمانانە بە تایبەت یعنی بەرجەستە ببنەوە هەرچەند یعنی سیاچەمانەکان لەوانەیە بە ژمارەکەم بن بەڵام گۆرانی ترمانەوەی کە پێوترێ گۆرانی شێخانەیان گۆرانی عیرفانی بێگومان زۆرن یعنی پەیوەندیەکە یعنی ئەوەندە بەتینە لەگەڵ ئاینە ئەمەش تەمان وەکو وتم یعنی بۆ کاریگەری یعنی ناوچەکە هەر خۆی لە ڕاستیە وا ناسراوە کە مەڵبەندێکی یعنی دێرین و مەڵبەندێکی دەوڵەمەندی ئاینداریە لە پێش ئیسلام لە دوای ئیسلامیش لە دوای ئیسلام بە تایبەت لە
لەو کاتەیە کە ئەبێتە مەڵبەندێکی گەورەی طریقەتی نەقشبەندی وانە شێخ عوسمانی سراجدینی یەکەم لەوێ نیشتەجێ ئەبێ وەکو یەکەمین خەلیفەی مەولانە خالیدی نەقشبەندی و ئەم شێخانەژی یعنی خۆیان شاعیر بوون و خۆیان ئەدەبدۆز بوون و هونەردۆز بوون و با بڵین یعنی زەمینە سازیەکی باشیان کردووە بۆ دەرکەوتنی هونەر نەکارە و هونەرە عیرفانیە تەنانەت هونەری تریش یعنی ئەو گۆرانی بێژانە پەیوەندیان بەو شێخانەوە هەبووە بە شێخ حسامەدینەوە بە شێخ عەلادینەوە شێخی عەلادین دوای هەندێک کات یعنی لە ڕۆژانی جومعەیە لە خانەقای بیارە یعنی کۆڕی گۆرانی وتن گۆرانێک کە ستایش بێ گۆرانیەک کە پاڕانەوە بێ گۆرانیەک کە بڵین سکوونەت و ئارامیەک بە دڵ و دەرونی ئینسان بات و پەیوەندێکی بەدینەوە هەبێ ئەم جۆرە گۆرانیانە لەو جۆرە مەجلیسانەیە وتراون شێخ عوسمانی نەقشبەندی شێخ عوسمانی دووهەم بە هەمان شێوە یعنی هاندەرێکی گەورەی ئەو گۆرانی بێژانە بووە پەیوەندێکی زۆر سەیری لەگەڵ بەتایبەت یعنی لەگەڵ عوسمان کەیمنەیە هەبووە وەکو کاک عوسمانیش خۆی باسیەکە یعنی پەیوەندێک یان هاندانێک پشتیوانیەک پشتگیریەکی زۆریان بۆ ئەو جۆرە هەر بۆ گۆرانی هونەر بەگشتی هەبووە و بەتایبەت بۆ ئەو جۆرە گۆرانیە ئەنجا ئەم یعنی بەشێک لە گۆرانیان کە چەند سیاچەمانەیەکیش یعنی تعبیر لەم هەستە ئاینیەکەن تعبیر لەم هەستە عیرفانیەکەن لە ڕاستیە مەلا حەسەنی دزڵی لە جەنابی شتوانەیە ئاگاداربی یعنی شتێکی زۆر جوان ئەڵێت لەبارەی سیاچەمانەوە وڵا یعنی کاتێکی گوێ لە سیاچەمانە ئەگرم هەستەکەم یعنی ڕۆحم بەرزە بێتەوە هەست بە بەرزبوونەوەی ڕۆحمەکەم یعنی تەنان دڵێ من وازانم ئەمە جۆرێک لە پەیامی دەنگی بێ بۆ یەکێک لە پەیامبەرانی خوا هات بێتە خوارەوە هەر لە سەرەتاوە یعنی لە سەرەتاوە مە بستم ڕەگوڕی شەدینیەکەی وەکو جەنابەت باست کرد ئینجا ئەمە یعنی دواییش هەر بەردەوام پارێزراوە و طریقەتی نەقشبەندی ڕۆڵێکی گەورەی بینیوە لەم پاراستنەیە و زۆربەی گۆرانی بێژەکان یعنی پابەندبوونێکی دینیشیان نەوت بێ ئەم پابەندبوونە عیرفانی و عیشقیان هەبووە یعنی هەمویان زۆربەیان یعنی گۆرانی ئەو گۆرانی کە پێوترێ شێخانەیان گۆرانی عیرفانیان وتووە جا بەشێکیش لەو بەیتانە وەکو ئاماژەمان پێکرد هەندێکیان ئەکرێ بڵین یعنی فۆلکلۆر بن یعنی خاوەنەکەیان دیار نەبێ و دەما و دەم گۆرانی بێژەکان وتی بێتیانەوە بەو شێوەیە یعنی تا ئێستا ئەو هونەرە و ئەو شێوە گۆرانیش پارێزراوە مامۆستا جیهانبینێکی زۆر جوان و عجیب و غەریب و کەشوهەوایەکی زۆر تایبەت لە ناو پرسێکی وەکو سیاچەمانایەتە ئاراوە کە مرۆڤ کە گوێی لێگرێ یەک ڕاست تەسلیمێ بێ و جۆرێک لە حەیرانی و مەستبوون و جۆرێک لە سەرسامیتایە پێم باشە بڕێ گفتوگۆ لەسەر ئەو بکەین تەسەورێکی ئێمە پەیوەندی بە تێکستەکەەوە هەبێ پەیوەندی بە دەنگی مامۆی سیاچەمانە بێژەوە بێ پەیوەندی بە کەش و هەوای گۆرانی وتنەکەەوە هەبێ تەسەورەکەی پەیوەندی بەچیەوە بێ ینی ئەکرێ شاعرێکی باش سیاچەمانەیەکی باشی لێ بەرهەم بێت یان دەنگێکی باش بتوانێت شاعرێکی باش بڵێ یان مەسەلەن شاعرێکی خراپیش ئەگەر دەنگێکی باش هەبێ بتوانێت ئەو جۆرە لە کاریگەری دروست بکە یان تەسەورەکەی هەمووی بەیەکەوە بێت ئەم گفتوگۆیە حەزەکەم درێژە پێ بم بەڵام ناوبڕێکی کولوەرەگرین و دەست پێەکەینەوە بینەرانی عەزیز ناوبڕێکی کولوەرەگرم و دەست پێەکەینەوە بینەرانی خۆشەویست هاتمەوە لاتان مامۆستا بەس لە پێش ناوبڕەکەەوە باسمان لەوە کرد پێی تەسەوەری بەڕێز و چێژ و متعایکە لە گۆرانی هەورامی وەرێگری و پاشتریش ئەو گوێگرتنانە و ئیشکردنەکە لە مەجالەکەی هەت بووە تەنیا پەیوەندی بە تێکستەکەەوە هەیە ئەو هەستە یان پەیوەندی بە دەنگەکەەوە هەیە یان خاڵی هاوبەشی نێوان هەردووکیانە یان وەک هەندێک جارەڵەن سروشتەکە یارمەتی دەرەکە مامۆی سیاچەمانە بێژ لەسەر مەسەن کانیە یا شاخێکی هەورامان یا باخێک یا لە پەنای تەڵانەکە وەسا و دەسی لە بنەگوێی ناو و دەسی کردو بە چڕین تەسەورە لەسەرەوە چییە؟ هەر لە پرسیارەکە تا دەستخۆش بێ هەستەکەم وەڵامەکانیش هەبن لە ڕاستیە شتەکە پەیوەندی بە هەموو ئەو لایەنانەوە هەبێ بەڵام بنەما لەم پەیوەندیە چییە یعنی هونەر پەیوەندی بەلایەنی ڕۆحی ئینسانەوە هەیە یعنی هونەر هەم لە ڕۆحەوە سەرچاوە ئەگرێ و هەم ڕۆحەکانیش ئەدوێنێ هونەر بەگشتی یعنی ئەمە وەزیفە سەرەکیەکەی هونەرە لە ڕاستیە کە ئەتوانم بڵێم یعنی هەر کاتێکە ئینسان ئەچێتە ناو هونەرێکەوە بە معنای وشە هونەر بێ لە هەموو ڕوویەکەوە تۆ هەست بەم کاریگەریە ڕۆحیە ئەەکەی لە سەرتاوە ئەم کاریگەریە ڕۆحیە دروستە بێت کۆمەڵی شتی تر یەن ئەم کاریگەریە قوڵترەکەنەوە شێوازی دەنگەکە فۆرمەکە ئاوازەکە یانوانی ئاوازەکان کاریگەریەکان جیاوازە و ئەو بەیتە شیعرانێکە لە گۆریانەکانە ئەو ترێن و ئەو شوێن و کەش و هەوایە کە گۆرانی بێشتیایە دانیشتووە
و ئەو ساتەی کە ئەو گۆرانی تیاڵێ کە شەرنی گۆرانی بێژەکان خۆیان باس لەماکەن هەندێک کاتەیە یعنی وەکو بڵێ ئەو ئامادە ڕۆحیەتیان یەکە بتوانێت گۆرانیەکە بڵێ و حەقی باتێ ئەمانە هەموو یعنی کاریگەریان لەسەر قوڵکردنەوەی ئەوە هەیە لە ڕاستیان لەسەر قوڵکردنەوەی ئەو کاریگەریە هەیە کە بڵین لەسەر ڕۆحی ئینسان دروستیەکە لە ڕاستیشە یعنی وەکو بڵین ئێمە چۆن جوانیەک ئەبینین بە چاومان هەست بە تێربوونەکە و چاومان پێویستی بەوەی جوانی ببینێ گوێمان دڵمان ڕۆحیشمان بە هەمان شێوە پێویستی بەوە هەیە هەندێک کات پێویستی بەوە هەیە کە گوێی لە شتێکی جوان بێ کە گوێی لە با بڵین شتێک بێ ئەم شتە بە شتی تر پڕ نەبێتەوە لە ڕاستیە کە ئەمەش لە ڕاستیە ئاواز و گۆرانی بە معنای خۆیان یعنی بە ئەوەی کە هوەر بێ بە معنای وشە معنای هوەر بێ ئەنجا ئەمانە لە ڕاستیە سیرەکەی هەموو کاریگەریەکە زیاترەکەن بەیەکەوە چونکە ئەوانش دیسان پەیوەندیان بەلایەنی ڕۆحی ئینسانەوە هەیە یعنی مەسەلەی جوانکاری مەسەلەی ئیقاع مەسەلەی مۆسیقای شیعروانیە دیسان هەرەچێتەوە سەر لایەنی هوەری یعنی ئەوەش یعنی هەر ئەوە ئێمە کە ئەڵێین گۆرانی هوەرە لە ڕاستیە یعنی بەیتە شعرەکان دیسانە بنەوە بە هوەر ئیقاعی بەیتە شعرەکان بە هەمان شێوە خۆیان ئیقاعیان تیا هەر بەر لەوەی تۆ ئەو بەیتە شعرانە بە مۆسیقا بوترێن کە تۆ بێگومان وانە جەنابەت باشترە زانی یەکێک لە ڕەگەزە سەرەکیەکانی شعر مۆسیقایە ئیقاع ئەمانەیە اینجا ئەو وێنە شعریانە کە لە بەیتە شعریەکانە هەن کە وتم لە ڕاستیە هەر لە یعنی ئەتوانم بڵێم بەشێکی زۆر لەو فۆلکلۆرش یعنی وێنەی شعریتیایەکەی ئەتوانم بڵێم شەرنیە لە هەموو ئەو بەیتە فۆلکلۆریانەیە تۆ وێنەی شعری ببینی بەو شێوازە هوەریە بەڵام بە زۆری لە ناوچەی هەورامانە ئەم با بڵین وێنە شعریانەش بینی اینجا ئەمانە هەمووی دەنگەکە هەموو شوێنەکان ئەمانە هەمووی یعنی ئەو کەش و هەوایە ئەو شوێنەکە گۆرانی بەشتیا دانیشتووە یعنی هەمووی واکە کە تۆ ئیتر پەیوەندیەکی ڕۆحی با بڵێن کاریگەریەکی ڕۆحی قوڵ لەسەر دڵ و دەرونی تۆ دروست ببێ و هەست بکەی ئەکەویتە ناو کەش و هەوایەکی تر و لەم جیهانە مادیە بەرەبەرە دوورەکەویتەوە وەکو چۆن ئینسان کاتێک کە ڕوو لە سروشتێکەکە یەک پارچە سروشتی یعنی کاتێک کە لەم سروشتەیە نقمە بێ و جۆرێک لە پەیوەندی ڕۆحی لەگەڵم سروشتەیە بۆ دروستە بێ یعنی ئینسان لەگەڵ سروشتە وەکو بڵێ ئیتر دیوەون بووەکەی خۆی زیاتر ئەناسێت بە هەمان شێوە یعنی گۆرانی ژەمەمان بۆ دروستەکە بە تایبەت گۆرانیەک وانە بە تایبەت گۆرانیەک یان سیاسەمانەیەک خۆی با بڵین لەو جۆرە بێ کە پێی وتری عیرفانی یان لەو جۆرە بێ وەکو بابەتی کتێبەکەی منە کە پێی وتری ئەو گۆرانیانەی کە یان ئەو سیاسەمانانەی کە ستایشی سروشتن یعنی ستایشی جوانیەکانی سروشتن ئەمە زیاتر ئەم پەیوەندیە بۆ ئینسان دروستەکە ئەگەر تەوان لە سەرتاوە یعنی وەکو بڵێ جۆگرتنەکە تۆزە زەحمەتە بە تایبەت لە سیاسەمانە یعنی یەکێل ئەوڵە بەڵام ئەبێ ئەمە هەوڵدانیە بێ یعنی تۆ من خۆم ئەوم بەسەرا تێپەڕیوە لە سەرتاوە وەکو بڵێ زۆر زەحمەت بووە یعنی بتوانم جێ بگرم وردە بەڵام مەرچۆنێک بێ بەڵام دوایی کە ئەچیتە ناو ئەم دەنگ و ئاواز و ناو ئەم شەپۆ لە دەنگیانەوە ئەم بەرزبوونەوە و نزمبوونەوەی و نازانم چی ئەمانە هەموو وەکوتم هەرێکان شتێکت بیرە مامۆستا هەورێمیەکان زۆر باز لە ڕێشەکەن ئەڵێ ئەمە ڕێشەمان لە فڵان شوێندا کوتراوە قرسە بتوانین بەجێ بێڵێن لە وەختێکیش بەجێ هێڵن ئەو جۆرە لە شین و واوەیلا و شین گەڕێ ئەوانەی بۆەکەن یان زوو هەر حەزەکان بگەڕێنەوە بۆی یان مەسەن کە ئەچنە شوێنێکی وەکو بەغدا و مەسەن لە نمونەی دکتۆر مستەفای زەڵمی و لە نمونەی مامۆسای مودەڕیس و لە نمونەی چەند کەسی تریان حتا ئێستا بەشێک لە هەورامیەکان کە لە ئەوروپان سیرێکی لە چوارچەوەی حوشەیەکی بچووکایە هێر هیچ نەبێت لە سەربانەکەی خۆیان هیر هیچ نەبێت لە ماڵەکەی خۆیان ئەگەر بەلانی کەمەوە چەند ئینجانەیەکی دانابێت جۆرێک لە سروش دۆستی تایان بەلانی کەمە حوشەیەکی ڕەنگینی هەیە هەر هیچنا بەردەم ماڵەکەی ئەگەر مترێکیش بوو بێ کردوێتی بە باخچەیەکی زۆر بچووک پێم خۆشە لەبارەی پرسی سروش دۆستی و ژینگە دۆستیەوە لە ناو گۆرانی هەورامی هەندێک قسم بۆ بکەیت هەورامی بۆچی ئەوەندە سروش ئەلاوێنێتەوە ینی بۆچی کەڵکێوێک ئەلاوێنێتەوە کە جاری وایە خۆشی تەقەی لێ کردووە یان بۆچی مەسەلەن کە تەڵانەکەی ئەڕوخێ باخەکەی ئەڕوخێ مەسەلەن هەنارەکەی ڕەنگی زەر دەبێ جۆرێک لە خەمدایەگرەیە جۆرێک وەکو مناڵی خۆی سێریەکە ئەمە لە ناو گۆرانیشە ڕەنگیاوەتەوە بەڵێ بێگومان زۆر بە قوڵی ڕەنگی داوەتەوە بەس با بڵین هۆکاری ئەم من ناڵێم خۆشەویستی ئەڵێم عشق بۆ زێد و بۆ سروشت و بۆ ئەو شوێنەی کە ئینسان تیاژی تەمان ئەمە ئەتوانم بڵێم سەرەتا یعنی ئەو شاعرانەی کە لە هەورامانە ژیاون ئەم عشق قوڵەیان بۆ ئەم سروشتە جوانە هەبووە وانە یعنی بەشێکی زۆر لە شعری سەیدی لە بێسارانی یعنی بەشێکی زۆر لەم شعرانە باسی سروشتە مەولەوی بە هەمان شێوەی ترەوە یعنی واضحە بەڵام تاوان وەکووتم نەک هەر وەصفکردنێک یان وێنەگرتنێکی سروشت و نازانم چی ئەوانە یعنی پەیوەندی ڕۆحیە لەگەڵ سروشتە و ئەم شعرانەی لێ بەرهەم هاتووە اینجا ئەم شعرانە دەماودەم
وتراونەتەوە یعنی وانە یعنی سێمە خەڵکی زۆری نەخوێندەوارمانە یەک دنیا شعری مەولەوی لەبەر هەموو گۆرانی بێژەکانمان بەشێکی باش لە شعری مەولەوی سەیدی و شاعیرەکانی تریان لەبەر ئەم شعرانە کاریگەریان لەسەر هەر هەست ئەەکەم یعنی ئەمە یەکێک بێت لە هۆکارەکان یعنی کە خەڵکی هەورامان یعنی جۆرە عشقێکی قوڵیان بۆ زێد و بۆ سروشتەکەیان هەیە هۆکارێکی تر جوانی عشق دروستەکەوانە یعنی ئەم جوانیەکی تایبەتە یعنی هەموو کەس کەسێکی وەکو گۆران یعنی کە ڕێکەوتۆتەوە یەکسەر یعنی هەستی بەم جوانیە و بەم ژینگە جیاوازە کردووەوە هەستی بە کۆمەڵێک هەموو لایەنەکانی ژیانی بە شێوازێکی هوەری هاتۆتە بەرچاو باشە نەک هەر سروشتەکە هەر شێوازی ژیان یعنی جۆرێک لە هوەری تیا بووە هەموو جۆرێک لە هوەری تیا بووە ئەمەش دیسان یعنی وای کردو ئەنجام پەیوەندی هەورامیەکان بە خاکەوە یعنی پەیوەندی ژیان و گوزەرانیان زۆر پەیوەست بە بەخاکەوە باشە یعنی کاری باخداری ئەمە کە بەشێک لە ژیانی هەورامیەکانی پێکەناوە با بڵین کاری ئەوەی کە لە بەهارانە یعنی بەشێک لە خەڵک یعنی ئیلا ئەبوایە لەو وەرزی بەهارەیە هەم بۆ چێژبردن لە جوانیەکان هەم بۆ سازکردنی ڕێوڕسمێک و هەم بۆ سوودوەرگردن لە گژوجیاکان کە لەو شاخ و کوێستانانە هەبوون ئەمەش دیسان یعنی پەیوەندیەکی سەیری یعنی لە نێوان خەڵکی هەورامان و زێدەکەیانە دروست کردووە. طبعا دواتر یعنی ئەم پەیوەندیە یعنی من وەکووتم لە سەروی خۆشەویستیەوەیە هەر بۆیە لە کتێبەکە شاوشەی عیشقم بەکارێنەوە کە عیشق لە وشەی خۆشەویستی قوڵترە یعنی ئەکرێ زۆر کەس خۆشەویستی هەبێ بۆ خاکی بۆ زێدی بۆ شوێنەکەی خۆی بۆ ئەو شوێنەی کە تیاژیاوە بەڵام من وازانم ئەمە لە منطقەی هەورامانە ناڵێم یعنی لە شوێنانی تریش بە هەمان شێوە ئەمە شاعیرەکانی تریشمان هەریەکە بۆن من حاجی قادری کۆی چۆن وەسفی کۆیە ئەکات پەیوەندێکی پێوەی هێوانێ نالی و سالم یعنی ئەو شعرە کە بە نامەکەی نێوانیان بە چ شێوازێک باسی سلێمانیە ئەمانە بەڵام وەکو وتم لەوێ هەستەکەم ڕەگەزە کاریگەرەکان زۆر زیاترن ئەمانە وای کردووە کە هەورامیەکان وەکو وتم ئەم خۆشەویستیان هەبێ بۆ زێد و بۆ سروشت و ئەوانە ئەم کۆمەڵە هۆکارانە کۆمەڵی هۆکاری تریش یعنی وەکو وتم ژیانەکە بەگشتی ژیانێکی هوەریە ئیتر پەیوەندێکی ڕۆحی دروستە بێ یعنی ئەم پەیوەندیە بە سروشتەوە بە زێدەوە بەو شوێنەوە کە ئینسانی تیاژی پەیوەندێکی تەنها جەستەیی نییە پەیوەندێکی معیشەتی تەنها ئەوە نییە یعنی ئێمە لە پێشەوە پەیوەندێکی ڕۆحیمانەیە یعنی خەڵکی وا بۆ ژیانی خۆی خستۆتە مەترسیەوە بۆی لە ساڵی 1970 و شوێنانە چۆڵەکرێ لە هەشتاویەکە بگەڕێتەوە بۆ هەورامان بۆ ئەوەی یعنی بچێ بەدەم ئاودانی باخەکەیە باشە یعنی ئامادە بوو ئەمە بکە زۆر نمونەیتر یعنی کە جەنابەت بڵێ لەسەر بەرژەوەندی پارە و دەستکەوت و بەهاوەمانەوە بڵێ یعنی جاری وا بوو ئەمە یعنی سەرمایەکی گەورە بوو بۆ ئەو سەرمایەکی گەورەی ڕۆحی معنەوی بووە بۆ ئەو کە ئەو لە هەورامانە بژی لە سروشتەکەی خۆیان بژی لە ژیانەکەی خۆیان لە ڕووی کۆمەڵایەتیەوە یعنی هەموو خەڵک یعنی باس لەو تام و چێژەکەن کە لە ڕابردووە هەبووە کە بەشێکی ئەمەیە لە چێژی تایبەت هەبووە کە لە شوێنی ترا دەستی نەکەوتووە بەڵێ یعنی جۆرێک لە ئارامی دەرونی بۆ دروست بووە جۆرێک لە ئاسایشی کۆمەڵایەتی بۆ دروست بووە ژیان کۆمەڵایەتەکەی خۆش کردو یعنی سروشت ژیانی کۆمەڵایەتی خۆش کردو بۆ لەبەرەوەی بەشێک لە ئیش و کارەکان بە گەلکاری کراون بە کۆمەڵ کراون بەڕێ و ڕسم کراون ئەوانە ئەنجا ئەمە ڕنگدانەوەیەکی زۆر قوڵی لە گۆرانی هەورامیە هەیە کە ئەتوانم بڵێم لە گۆرانی ناوچەکانی ترا ئێمە بەم قوڵیە هەستی پێ ناکەین ئەوە لە لاوکە هەیە لە حەیرانە کەمێک هەیە حتا مەسەلە دینیەکانیش کەمێک لە حەیران و لەوانەشە هەیە بەڵام وەکو وتم ئەم مەسەلەیە لە ناو گۆرانی هەورامیە لەبەرەو هۆکارانە زۆر قوڵە ئەو کاتێک کە هەورامان لە ژیانی ئاسایی خۆیان ببورە مامۆستا دوو مێژوو یا دوو زەمەنی جیاوازمان هەیە بە تایبەت هەورامانی پێش ڕاگواستنی دەیەکان و هەورامانی دوای ڕاگواستنی دەیەکان یان ئەگەر زۆر بی بەسمەوە بە پرسی هەڵەبجەوە هەورامانی پێش کیمیابارانکردنی هەڵەبجە و هەورامانی پاش کیمیابارانکردنی هەڵەبجە ئەمە لە ناو تێکسە فۆلکلۆرەکانە لە ناو گۆرانەکانە چۆن ڕەنگی یاوەتەوە وەکو خێمێکی قوڵ باشە جۆرێک لە لاوانەوە هەیە حتمما پێم باشە باز لەسەرەوە بکەین وەکو وەی کە خۆشت هەم کارەساتەکەت بینەوە کارەساتی هەڵەبجە هەم ڕاگواستنی دەیەکانی شەبینەوە دۆخی خەڵکەکە و گوزەرانیان و ناخۆشیەکانیان و ڕنگدانەوەیان لەسەر کەسێتی بەتایبەت عوسمان کێمنەی و دواتر عتازەڵمی کەوان بە زیاتر کۆنتاکتیان لەگەڵ باشوورە هەبووە و پاشتر گواستنەوەی بۆ لای مامۆستا حەسێن کێمنەی و مامۆستا جەمیلی ئەحمەدی ئەمە لە ناو گۆرانیا چۆنە بەتایبەت پرسی هەڵەبجاگەر لەسەری بوەستین بڵێ ئەو کاتێک کە هەورامان سەرەتا لە یعنی ڕاگواستن لە ساڵی 1970 دەست پێەکە ئەمە هێشتا جەنگی عێراق وێران دەستی پێ نەکردووە بەشێکی زۆر لە هەورامان بەرەم ڕاگواستنە ئەکەوێ ئیتر لێرەوە ئەم خەمەقوڵە بۆ گۆرانی بێژەکان دروستە بێ یعنی حەسێن کەیمنەی لەو دیوە کە ئەبینێ ئەم هەورامانە وەک هەورامانەکەی جارانیە کۆمەڵێک گۆرانی کۆمەڵێک تێکستی زۆرکەم لە کتێبەکە زۆربەی زۆری ئەو بیتە شێعرانە مێناوە کەوتوێتی عوسمان کەیمنەی بە هەمان شێوە کە دوورەکەوێتەوە
جاری پێشەوە هەر گۆرانی بێژێک یعنی هەر بە سەفەرێکیش لە شوێنەکەی خۆی دوور کەوت بێتەوە جۆرێک لە گۆرانی بۆ وتووە یعنی هەستی بەم غوربەتە کردەوە شتێک هەرە بۆ لە پێشەوە ئەنجاوەرە تۆ یعنی لە هەفتاوەشتا تۆ ئەم زیادە جوانە بەم هەموو پەیوەندی قوڵەوە ئەمە لە دەسیبەی بێگومان ئەبێتە بەرهەمهێنەری هوەرێکی زۆر سیر کە ئەتوانم بڵێم ئەمەش دیسان یعنی ئێمە ناڵین ئەمە گۆرانی سیاسیە یا گۆرانی حەماسیە یا گۆرانی نیشتمانیە من هەستەکەم یعنی ئەمە گۆرانی عشقە بۆ وڵات و بۆ خاک و بۆ زێد و بۆ نیشتمان یعنی وەکووتم عشق لە حەماسەت لە با بڵێن لە خۆشەویستی لە چی لە سرود لەو شتانە یعنی زۆر قوڵترە ئەمە سرودمان هەیە کە کاریگەری خۆی هەیە کۆمەڵێک جۆری تر گۆرانیمان هەیە بۆ خاک و وڵات و نیشتمانەوترێ بەڵام کاتێک کە بە سیاچەمانە تۆی ئەمە ئالاوێنیتەوە ئیتر ئەمە نازانم یعنی لە ناخەوە ئینسانە دوێنێ لە ڕۆحەوە کاریگەری بەرزەڵنگ بۆژانە و شەو بۆ جە هەفتاونەوە نەکردنم بەڵێ ئەمە ئیتر یعنی بیرکردنی ئەم ژیان لە سەرکانیەکان لەسەر شاخەکان بۆنی گوڵە کێویەکان نازانم چی ئەمانە هەموو یەتە ناو گۆرانیەوە هەموو یەتە ناو گۆرانیەوە ئەمە لە با بڵێن لەو سەرەتایەوە کە هەفتاوەش دواتر ئێمە لە کارەساتی جەنگی عێراق و ئێرانە هەورامان بە یەکجاری وێرانە بێت تا ئەو کاتە هەورامانی دیوی ئەم دیو بڵین تەوێڵە و بیارە ما بوو تا جەنگی عێراق و ئێرانش بەڵام کاتێک کە جەنگی عێراق و ئێران دەست پێکات تەوێڵە و بیارش نامێنن عوسمان کەیمنەی باس لەوە ئەکا یعنی لە هەڵەبجە کە بە بەردەوامی یعنی بەشێک لە گۆرانیەکانی لەگەڵ جەمیل ئەحمەدی یعنی بەشێک لە گۆرانیەکانی بۆ لاوانەوەی هەورامانە دوایی کام دوو شوێنەش چۆڵە بێ ئەمەندەی تر یعنی خەمەکە قوڵە بێتەوە ئەمە یعنی قۆناغێکی تر باشە ئەمە قۆناغی دووەمە ئەوە ئەنج هەر لە جەنگی عێراق و ئێرانە هەندێک ناوچەی سنووری هەورامانی دیوی ڕۆژهەڵاتیش بە هەمان شێوە وەکو شۆشمێ و منتیقەکانی تر ئەوانە شۆڵە بن جۆرێک لە چۆڵی ئیتر ئەم گۆرانیە زیاتر ڕوبەرێکی فراوانتر یعنی لە گۆرانی لە وتن لە ئەمانە ئەمەی کە ئەوترێ بۆ ئەو گۆرانیانە بەشێکی زۆری شاعیرەکان خۆیان دایانەوە ئەنجا با بینە سەر ئەوەی کە باست لە هەڵەبجە کرد عوسمان کەیمنەی لە بەیتە شیعرەکە باس لەوە کە هەرچەند شتێکی لە مەولەوی وەرگرتووە ئەڵێ تا هەڵەبجێت بۆ بەس شکرانە بوو وانە ئەڵێمە تا تامان هەڵەبجە ئاسوودەیەکی زۆر بە هەورامەکانەدا تا ڕادەیەک لە بەرەوەی هێشتا نزیکن لە هەورامانەوە لە دوورەوە سروشتی هەورامانیان لێ دیارە لە دوورەوە هەز ببوون و بەرامەی هەورامانەکەن ژیانە کۆمەڵایەتیەکە تا ڕادەیەک نزیکێکی تایە وانە ئەمە ئەوە یان تا هەڵەبجەش هەیە هێشتا جۆرێک لە ئارامی جۆرێک لە سەبووری بۆ خەڵکی هەورامان و بۆ گۆرانی بێژەکان هەیە و تەنانەت یعنی ئەکەون ناستایشی هەڵەبجە و ئەوانەوە تەبان هەڵەبجە دەورێکی زۆرە بینێت لە بڵاوبوونەوەی ئەو گۆرانیانەیە لە بەرەوەی بەشێکی زۆر لەو کۆڕ و مەجلیسانەی گۆرانی هەورامی لە هەڵەبجەیە تۆمار کراون و لەوێ تۆمارگاکان یعنی دەورێکی باشە بینێت تۆمارگای تاریق و فاخیر و ئەمانە دەورێکی باشە بین لە بڵاوبوونەوەی ئەو گۆرانیانەیە و خەڵکی هەڵەبجەش خۆی شارێکی هونەردۆست یعنی لەگەڵەوەش ئەم گۆرانی لە ڕۆحی ئەوانیشەوە نزیکە گوێگرێکی زۆر لە منطقەی هەڵەبجە هەور شارە زوور یعنی گەرمیان وانە تا ئاگاتە شوێنەکانی تر جۆگرێکی زۆر هەیە لەبەرەوە ئەم گۆرانیە با بڵین ڕەواجێکی زیاتر بڵاوبوونەوەیەکی فراوانتر بە خۆیەوە ئەبینم دوایی کاتێک کە کارەساتی هەڵەبجەیەتە پێشەوە تاوان من لە کیمیابارانە لەوێ نەبووین لە سلێمانی بووین بەڵام ئەوەی کە یعنی هەر بە بینین و بە بیستن و ئەوەی کە بیستمانە کارەساتەکە زۆر باز ناکرێت لە ڕاستیە ئەمە لە گۆرانیشە ڕنگدانەوەیە بێ عوسمان کەیمنەی بەزمێکی زۆر گۆرانێکی زۆر تایبەتی هەیە بە ئاوازی لایلایان بە ئاوازی بە یەک دوو ئاوازی تریش یەت یعنی شیوەنێک سەر لە نوێ شیوەنی هەورامان تازە ئەبێتەوە جارێکی تر وە لە هەموو هەر لە با بڵێن لە هەورامانی ڕۆژهەڵاتەوە بە هەموو شوێنەکان دێت هەتا ئەگاتە هەڵەبجە ئەگاتە سیروان ئەگاتە شارە زوور ئەو ناوانەش یعنی هەموو دەوروبەری نەپەڕاندەوە مامۆستا بەڵێ اینجا حتا لە گۆرانیەکانی کاک ئاتازەڵمی و سەباح هەورامیە خوالی خۆش بێ ئەم لاوانەوەی ئەگاتە شارە زوورەکان حتا و باسی سەی سادق باسی کەرکووک یعنی حتا باسی شوێنەکانی تری کوردستانیشی تایە باشە یعنی نەک ئەوە هەر شوێنەکە با بڵین بە هەڵەبجە و ئەو دەوروبەرەوە یعنی لە هەورامانەوە بۆ هەڵەبجە بۆ زۆربەی شوێنەکانی ینی جگە لەوەی خەمەکەیان قوڵەهی هەڵەبجەیە ئەم خەمە قوڵەژەکەنە بیان و بۆی کەرکووک و ناوچەکانی و دەوروبەر یعنی من لەو بەشێک لەو گۆرانیایە کە باس لاوانەوەی بۆ ژیانی ئاوارەبوونی خەڵک لە کەرکووک لە شوێنەکانی تر ئەوانە ئەمە قۆناغێکی ترە یعنی لە تعبیرکردن لەم خەمە ئەم خەمەیتر زۆر قوڵترە بێتەوە بۆ هەورامان یعنی کاتێکە خەڵکی هەورامان لە هەڵەبجەش نامێنن دوورترەکەونەوە لە زێدەکەی خۆیان لە سروشتەکەی خۆیان لە ژیانە کۆمەڵایەتیەکەی خۆیان کە وتمان تا ڕادەیەک پارێزرا بوو ئەم شیوەنە ئەم جۆرە گۆرانی وتنە قوڵترە بێتەوە بەشێکی زۆر با بڵین لەم گۆرانیانە با ئیشارەت بە بەیتە شیعرەکان بکەین یعنی هەندێکیان هی شعری شاعیرەکان بەڵام بۆ ئێرە ئەگونجێن بوترێن
باشە وەکو وتمان ئەو شعرانەی سەیدی هەورامی کە باس ئەوە کۆگا و خەمەکان وەرگرد بە کۆڵ بەروش هەوارگەی هەورامانی چۆڵەمە وەکو وتمان لە بەیتێکی سەیدیەوە وەرگرا و کۆمەڵی شیعری مەولەوی باشە یعنی کۆمەڵی شیعری مەولەوی باس لە فراقەکە باشە باس لە فراقەکە ئەمانە لەم جۆرە گۆرانیانەیە ڕەنگی یاوەتەوە باشە یعنی باقی وەسەلام قیبلەی میحرابم بڵێ سەش بەرزەن جەرگی کەبابم ئەنجا کۆمەڵێک بەیتی تر یعنی کۆمەڵێک بەیتی بێسارانی سەیدی هی هەموو شاعیرەکان ئەوەی بۆ ئەم گۆرانیانە شیابێ ئەوان هێناویانە لەم گۆرانیانەیە جیان کردێتەوە ئەمە بەشێکی تری فۆلکلۆرە یعنی وەکو بڵێ هەر هەبووە لەو جۆرە بەیتانە یان گونجاندویانە بەڵام بەشێکی زۆری ئەم گۆرانی بێژانە خۆیان یعنی وەکو بڵێ ئەم خەمە گەورەیە ئەم عیشقە گەورەیە بۆ هەورامان بۆتە بەرهەمهێنەری ئەم جۆرە بەیتە شیعریانە و ئەم ئاوازە تایبەتانە لای ئەوان اینجا بەشێکی تریش لەو کەلیمانە چۆن دانراون یعنی کۆمەڵێک خەڵک لە نزیکی گۆرانی بێژەکان بوون یعنی بەرهەمی شعریان هەیە وەکو کاگ ئازاد محێدین وەکو کاگ ڕەحیم وەیلان وەکو کاگ بەرەحمەت بێ بەڵێ کاگیاوەر هەورامی کۆمەڵێک لەو ئەوە بێگومانێمە لەو دیویش کۆمەڵێک شاعیرمان هەن کەکرێ بڵێم شیعرەکانیان بە شیعری میلی ناو ببرێ بەڵام ئەو شیعرەی کە ئەویش یعنی لایەنێکی هونەری زۆر بەرزی هەیە بەیت وە شیعرەکانی کاکەمەوە من کۆمەڵێک لەم بەیتانەش تێکەڵ بەم گۆرانیانە ئەکرێن یعنی بەم هەموو شیعرانەوە ئەم جۆرە گۆرانیە دروستە بێ ئەم لاواندنەوەیە کە من وازانم یعنی ئەم شێوازە گۆرانی وتنە ئەم لاوانەوەی زێد و سروشت لە هەورامانە ڕوبەرەکەی فراوانترە گۆرانی زۆری بۆ وتراوە قوڵتریش مامۆسا دوای گەڕانەوەی با بڵێن کۆتاییاتنی پرسی ئاوارە بوون و عادەتەن ئێمە ئەو دەوروبەرەی هەورامان زیاتر ڕویان لە ڕۆژهەڵاتی کوردستان کردووە گەڕانەوەیان سەر لە نوێ لە دوای دروستبوونی حکوومەتی کوردی و مەسانەوەی کە ڕاپەڕین و مەسەن ساڵەکانی نەوەدیەک و پاشتر ئەتوانین بڵێن جۆرێک لە ژیان دروست بووە لە ناو هەورامانە ئەو جۆرە لە ژیان سەر لە نوێ دروست بوونەوە توانین بڵێن بە جۆرێکی تر بە تامێکی تر بە تامی ژیانەوە و دەستپێکردنەوە لەسەر پێوەستان لە ناو گۆرانی هەورامیا دەستی پێکردەوە لە زەماوەندەکانە لە خۆشیەکان ئەوە چۆن بەڵێ جوانە یعنی پرسیارەکانی پێشوو ئەبوو ئەم پرسیارەشی بە دوایە بێت چونکە هەورامان قۆناقێکی تر ژیانەکە قۆناغی گەڕانەوەیە من هەر شعرێکیشم بەم ناو نیشانە هەیە گەڕانەوەیە بۆ هەورامان ئەبێ ئەمە چه هەستێک لای هەورامیەکان دروستکە تەمان پێشتر پێش گەڕانەوە هەورامەکان بە گوێگرتن لە گۆرانی تاسەی خۆیان بۆ دووری هەورامان ئەشکان یعنی من لە سلێمانی ئەژیام کە گوێم لە گۆرانی هەورامی ئەگەر وامەزانی لە هەورامانم یعنی جوانی سروشتەکە خۆشەویستی زێدەکە ئەمانە لە گۆرانیە بۆ من پارێزراو بوو یعنی هەمیشە من وێنەی هەورامان لە بەرچاوم بوو هەمیشە نازانم یعنی ئەگەر بڵێم هەستم بە بۆنی گوڵە کێویەکان و نازانم چی ئەوانە لە گۆرانیەوە یعنی هەستم بەوانە ئەکرد کۆمەڵە شتی تر یعنی گۆرانی ئەمەی بۆ پاراستین تا ئەو کاتێک کە ئەگەڕینەوە بێگومان یعنی خەڵک بە شەوق و تاسەیەکی سەیرەوە یعنی ئەگەڕێتەوە بۆ ئەو شوێنە جارێ خۆ سەرەتا شوێنەکان زۆر وێرانن لە هەموو ڕوویەکەوە بەڵام سروشتەکە بەشێکی زۆری ماوە یعنی ڕاستە دەستکاری تێک چووە هەندێکی نازانم بەرقەسف و کاولکاری و وێرانکاری و ئەوانە کەوتووە لە ڕاستیە یعنی ترسی بەعز بە جۆرێک بۆ ترسی لە بەرد هەبووە ترسی لە دار هەبووە ترسی لە سێبەر هەبووە لە نازانم چی هەبوو ئەمانە تاوان کاریگەری هەبووە لەسەر شێواندنی سروشتەکە لە ڕاستیە بەڵام لە ڕاستیە کە خەڵک جارێکی تر ئەم سروشتە ئەبینێتەوە بێگومان ئەم جارە یعنی خۆشەویستەکەی تازە ئەبێتە و ئەمەش ئەبێتە ئیلهام ئەمەش ئەبێتە سەرچاوەیەکی تر ئەمەش ئەبێتە با بڵین هەوێنی کۆمەڵێکی تر لە بەرهەمی گۆرانی کە ئەکرێ پێیان بڵین ئەمە گۆرانی پاش گەڕانەوەی بۆ هەورامان وانە ئینسان ئەم تاسەیە ئەم شەوقە ئەمەی کە جارێکی ترە گەڕێتەوە زێدی خۆی ئەچێتەوە سەر ئەچێتەوە سەر شاغ و کەژوکێوەکان ئەگەڕێتەوە بۆ ناو باوەشی سروشتەکەی خۆی ئەمە یعنی کۆمەڵێک زیاتر بەتایبەت لە دوای جەنگی عێراق و ئێران و ئەو بارودۆخەکەیەتە پێشەوە وەکو بڵێ دەرفەتی گەڕان و با بڵین گەیشتن بە شوێنە کوێستانیەکان و ئێستا تۆ سیرکە یعنی بەش ئێمە کۆمەڵێکی زۆر لە گۆرانیمان هەیە پێوترێ ڕێوڕسمە هونەریەکان یان با بڵین بەرنامە هونەریەکان وانێ ئەوانە جەنابەت بینیوتن هەموو بە ڤیدیۆ تۆمارەوە دەسی پێکردەوە ستایلی تازەی گۆرانی یعنی کۆمەڵێک خەڵکی خوێندەواری باش یعنی لەوانەی کە پێشتر لە رادیۆکانی مەریوان و تاران و ئەوانە بێژەر بوون کاک جەلیل عەباسی کۆمەڵی خەڵکی تر یعنی لە ڕێکخستنی ئەم جۆرە بەرنامانەیە دەستێکی باشیانە بوو ناوەکان ئێستا کاگەنوەر زۆهرابی کۆمەڵێکی تر ناوەکان ئێستا لەسەر زمانم نەبێ ڕۆڵێکی باشیان بینیەوە لە ڕێخستنی ئەم ڕێوڕسمانەیە جا کاتێک کە گۆرانی لە ناو سروشتە ئەوترێەوە ئەم جارە گەرجاران لەسەر کاسێتێکی دەنگی گۆرانیەکان تۆمارکراوە کاسێتی ڤیدیۆ وێنە بووە کاتێک کە تۆ گوێ لەم گۆرانی ئەگری بوێنەوە لە ناو باوەشی سروشتەکەشە یعنی کاریگەریەکی تر
لەسەر تۆ دروست هەبێ و لە ڕووی هوەریشەوە تا ڕادێک هەر ئەوانە جیلێکی تازش پێگەیشتن جگەل لە جیلە کۆنەکە هوەرمەندانی وەکو سیروانی خالدی و ئیسماعیلی هانەگەرمەڵی و ئەمانە هاتن لەگەڵ نوێبوونەوەی دۆخەکە خۆشیان جورەی لە گۆڕانکاری یان نوێبوونەوەیان هێنا لەگەڵ خۆیانە. بەڵێ من ئاماژەم بە بەرهەمەکانی ئەوانیش کردووە گۆرانی بێژانی دوای قۆناغی گەڕانەوە بۆ هەورامان و ئەوانیش بێگومانی یعنی بەشێک لە گۆرانیەکانیان وەکو بڵێ بە کاریگەری گۆرانی بێژانی پێشخان توانیان یعنی ئەو لایەنە تا ڕادێک بپارێزن هەرچەند یعنی خەریکە یعنی ئێستا وەکو بڵێ ئەگەر بەدەمیەوە نەبین ئەو لایەنە زۆر وەکو پێویست ناپارێزرێ ئامان لە کتێبەکەی منیش پاراستنی ئەو لایەنەیە بەم شێوەیە یعنی کۆمەڵێک ئاوازی تازە دەستەکانی خۆش بێ مامۆستاگیان بابەتەکە زۆر بەتام و بەچێژ بوو ئەلبەت کتێبەکە قسەی زیاتر هەڵەگرێ من پێم خۆشە بینەر و بەردەنگی ئێمە ئەوەی ئەوێ لەم بابەتیان مەسەن زیاتر قۆڵ بێتەوە کتێبەکە بەردەست بخاوی خوێنێتەوە ئەگەر شتێکی کورتێ وەکو دوپیان ما بێگە نامشتی زۆرمەوە بەڵام بەداخەوە کاتی بەرنامەکەم هەر ئەوەندە خایانێ و زۆر سپاس دەکەم. بڵێ ئێمە وتمان ئەو بیتە فۆلکلۆریانە یعنی ئیقاعەتیایانە لایەنی مۆسیقا لایەنی هوەری یعنی زۆر جیاوازە مثلا یەکێک لەو بیتانە مەبەر و تاقەت نەبەر و نامت نەکەر و تاریف باڵای نەمامت یعنی تۆ سەیری ئەم ئیقاع سەیری ئەم مۆسیقای لەم بەیتانەیە هەیە لە بەیتەکانی تر یعنی بە هەمان شێوە وەکو وتم ئەگەر ئینسان لیان ورد بێتەوە هەر خۆی بەس بە خوێندنەوەی ئەوە یعنی جۆرێک لە ئاواز جۆرێک لە مۆسیقا جۆرێک لەوە هەستپێیەکەی اینجا جۆرێک لە مامەڵەی جوان یعنی لە فۆلکلۆریشە بەرامبەر بە ئافرەت یعنی باشە مامەڵەیەک وەکو ئینسان مامەڵەیەکی ڕۆحی و معنەوی بە هەمان شێوە نەک تەنها مامەڵەیەکی جەستەی و ئەمە لە شیعری شاعرانە پێشتر مەولەوی چۆن باسی عەمبەر خاتوونەکە ئەمە کاریگەری هەیەوانی هەرمانگەنەوە بۆ حاڵم پشێوەن چون هیلال شێوەی ئەبرۆی تۆش پێوەن یان شاعرانی تر بە هەمان شێوە یعنی مەولەوی چۆن باسی عەمبەر خاتوونەکە هەستەکەم یعنی مە کاریگەریشی لەسەر ئەو بەیتە شیعرانە هەیە کە بۆ خۆشەویستی نێوان دووڕەگەز بڵێ تەنها شتێکی ڕووکەش نییەوەی کە بە هەڵە تێگەشتن وە بزانین فۆلکلۆر چەمکێکی سادەیە دەستەکانی خۆش بێ من دووبارە زۆر زۆر سپاسی تۆەکەم زۆر بەڕێسن و سەر و شاعر مامۆستا نەبەز هەورامی ئەرکێت کێشا و گەورەی دوانت زۆر سپاس بۆ جەناب بینەرانی ئازیز خۆشەویست هاتمە کۆتایی ئەڵقەی ئەمجارەی بەرنامەی بانێژە تا بەرنامەیەکی تر و کاتێکی تر تەندروست بن بەخوای گەورەتان ئەسپێن.